هەڵەبجە ئەو زامەی کورد خۆشی خوێ دەکات بەسەر برینەکەیدا. کارەساتی هەڵەبجە و نهێنیەکانی. ماوەی زیاتر لە 70 ساڵە یابانیەکان بە کارەساتی هێرۆشیما ئەمریکایان خستۆتە نێو دەستەکانیان و ئەرمەنەکانیش بۆ ڕووداوێکی سەدەیەک لەمەوبەر تورکیایان لە بەرچاوی دنیا ڕووگیر کردووە. وەلێ تەنها 30 ئەوەندە ساڵە کارەساتە ماڵوێرانکەرە بێ هاوشێوەکەی هەڵەبجە ڕوویداوە و تا ئێستا نە دوژمنانی ئەم گەلە لە کەیسەکەی ترساون و نەدۆستە کوردەکانیش توانیویانە و بەرهێنانێکی نیشتیمانی وای پێوە بکەن کە ببێتە مای خێر بۆ کورد و خەڵکی هەڵەبجە. شیعەکانی عێراق لە ڕووداوەکەی دووجێلدا کە تەنها 110 کەسیان لێ کوژرابوو کاتێک دەسەڵاتیان گرتە دەست. یەکەمین کەیس کە سەدام حوسێنیان لەسەر دادگایی کرد ئەو کەیسە بوو تا ئەوەی حکمی دادگایان بە سێدارە بۆ سەرۆکی پێشوو لەسەر کوشتنی 110 شیعەی نەجەف دەرکرد و هەرخۆشیان ملیان کرد بە پەتدا. هەموو گەلانی دنیا زیرەک و لێزانانە کارەسات و لێقەومان و نەهامەتیەکانی وڵات و گەلەکانیان دەکەنە دەرفەتێک بۆ هەستانەوە. ئەوەی تەنانەت دژی کارەسات و لێقەومانەکانی خۆشێتی تەنها کووردە. 30 ئەوەندە ساڵە شارێک خاپور کراوە و 5,000 هەڵەبجەیی خنکێنراون. بەڵام تا ئێستا فەرامۆشکراوترین و بێخزمەترین شاری وڵاتەکە هەر ئەوە. تەنانەت ئەوەندە فەرامۆش کراوە بازرگان و وەبەرهێن و سەرمایەدارەکانیش ڕووی تێناکەن و خەڵکەکەی لەبەر بێکاری ڕووە و شارەکانی سلێمانی و هەولێر دەجوڵێن. هەڵەبجە ئەگەر لە ساڵی 1970دا بوو بێتە قوربانی دەستی ڕژێمە دیکتاتۆرەکەی بەعسی سوننە، ئەوە ئێساش بۆ تا قوربانی کوردی خۆی و شیعەی خاوەن نفوز و دەسەڵاتی عێراق. ماوەی زیاتر لە 16 ساڵە پڕۆژە یاسای قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیانی هەڵەبجە لە پەرلەمانی عێراقدا دانراوە بە بیانووی نەگونجانی لایەنە شیعەکانی دۆستی ئێران ئامادەنین دەنگی پێ بدەن. عێراق لە دوای ساڵی 2003 و دروستبوونی حکوومەتی نوێ بڕی 52 ملیاری وەکو قەرزداوەتەوە بە کووەیت و زیاتر لە 33 ملیاری وەکو هاوکاری پێشکەشی مەزارەکانی ئیمامەکانی شیعە کردووە لە نەجەف و کەربەلا. بەڵام ئامادە نەبووە تەنانەت دان بنێت بە کارەساتی هەڵەبجە و ئامادەش نەبووە دەنگ بە پارێزگابوونی شارەکەش بدات و هەر جارە و بیانوویەک دەدۆزنەوە. هەڵەبجە لە دەرەوە بۆتە ڕەمزی زوڵم لێکردن و لە نێوخۆشدا بۆ تەمادەیەکی بەهێزی مزایدەکردنی لایەنە سیاسیەکان تەنها و تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یاخود یادی چیمیابارانکردنەکە لە بیریانە و خۆیان دەکەنە هەڵەبجەیی. ماوەی 5 ساڵە یەک پرۆژەی هەڵەبجەیەکان کە پردی تووەقوتە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە دانراوە تازە بە تازە و بەبێ بودجەیەکی دیاریکرا و قبول کراوە. ماوەی 12 ساڵیشە شارەکە بێ ئەنجومەنی پارێزگایە و نەتوانراوە لەسەر منافەسە و شانگیرکردنی لایەنە سیاسیەکان ئەنجومەنەکە پێک بهێنرێت. هەڵەبجەیەکان تەنانەت بوونەتە قوربانی دەستی خۆشیان. بۆ نمونە لە بوونی دەیان وەبەرهێن و سەرمایەدار تەنها چەندانەیەکیان توانیویانە لانی کەمی هەندێک پرۆژە بۆ دەستی کاری خەڵکەکە لە هەڵەبجەدا بنیاد بنێن و لە ئێستادا خەڵکی هەڵەبجە لەبەر بێکاری دێنە سلێمانی و هەولێر. ئەوەی ئێستا پێویستە بۆ هەڵەبجە ئەنجام بدرێت دوورکەوتنەوەی لایەنە سیاسیەکانە لە موزایدە و خۆکردنە خاوەنی هەڵەبجە و بەڵێنی قەبەیە. جگەلەوەی شارەکە پێویستە دووبارە بنیاد بنرێتەوە لەسەر ئاستی نێوخۆی عێراق بە جینۆساید بناسرێت و لەسەر ئاستی دنیاش و بەرێنانی زیاتری تێدا بکرێت تا ئەوەی بۆ کورد و پرسەکەی ببێتە خاڵێکی بەهێز لەسەر مێزی دەوڵەتە زلێزەکان.